گروپی کابارەتی کوردی لە وڵاتی ئەڵمانیا بە سەرپەرشتی کاروانی عەلی مەجۆل دووەمین دیمانەی شانۆی کوردی دیاسپۆرا بە بەشداری چەند بەرهەمێک لە کوردستان و وڵاتانی ئەوروپاوە ساز دەکات. دووەمین شانۆی کوردی دیاسپۆرا ئیڤنتێکی هونەری و کولتوری هونەرمەندانی کورد و شانۆکارانە و ئەمساڵ چەند بەرهەمێک لە کوردستان و وڵاتانی ئەوروپا بانگێش کراون بۆ بەشداریکردن لە دیمانەکەدا. دیمانەی شانۆی کوردی دیاسپۆرا بەرهەمی گروپی کابارەتی کوردیە لە ئەڵمانیا کە ئەستافی گروپەکە خۆیان وەک ڕێکخەر و بەڕێوەبەری دیمانەکە کارەکان ڕێک دەخەن با پاڵپشتی و هاو ئاهەنگی لەگەڵ هونەرمەندان لە دەرەوە و ناوەوەی کوردستان. بۆ زانیاری زیاتر گفتوگۆ لەگەڵ هونەرمەند دکتۆرە نیگار حەسیب ئەندامی بۆردی دووەمین دیمانەی شانۆی کوردی دەکەین. سڵاو لێبێ. سڵاوتان لێبێم، کاتتان باش. زۆر سپاس دکتۆرە نیگار. دکتۆرە، کار و چالاکیەکانی دووەمین دیمانەی شانۆی دیاسپۆرا چی لە خۆ دەگرێت؟ زۆر سپاسان دەکەم بۆم بەسەرکردنەوەیە. ئێمە دوێنێ خۆشبەختانە دیمانی دووەمی شانۆی کوردی دیاسپۆرەمان باڵێن ئیفتتاح کرد و بە چەند وتێک و بە چەند گۆرانیەکی کوردی و مۆسیقای کوردی و پاشان نمایشتێکی کەبەرێت لەگەڵ گروپی کەبەرێتی کوردی لە دەرەوەی وڵات. ئەمڕۆژ بەردەوامین لە چالاکیەکانمان. ئەم بەیانە لە کاتژمێری دە وەرکشۆپی دەنگ و جەستە کە من بردم بەڕێوە لەگەڵ چەند باڵێن شانۆکارێک کە ئامادەی ئەم دیمانێن کە خۆیان نمایشتیان هەیە و هەروەها چەند کەسانێکی تر کە لە دەرەوەی شاری حالە بۆ ئەمە بەستە هاتوون بۆ ئێرە و لەگەڵمانە ئەم چەند ڕۆژە ئامادەن، ئەوانیش بەشداری وەرکشۆپەکە بوون. ئێستاش گروپێکی تر خۆی ئامادەکە پاشان سیمینارێک هەیە ئەمڕۆ سەعات 3 لێرە خاتۆ ڕێزان ساڵە سیمینارێک پێشکەشەکات دەربارەی ماڵە بووکە ئێپسن چەند نمایشێکی هێنا و بەراوردێکە ئەم داقا چۆن پێشکەش کراوە لە کولتورە جیاوازەکانە. پاشان شانۆکار مستەفا و شێوەکار پێخاڵ مستەفا پێرفۆمانسێکیان هەیە کە پێکاتووە لە خوێندنەوەی تێکستێک و پاشان لایف باڵێن ئەکشنی پێوترێت کە پێخاڵ شێوەکارە لایف لەسەر ستیج وێنە ئەکێشێت، هەروەها تێکەڵبوون لەگەڵ ڤیددیوەیە. پاشان من و بێگەرد هونەرمەند بێگەرد ئەحمەد پێرفۆمانسێکی سەماییمان هەیە کە بەڕاستی کورت زۆر کورتە، میز ئەتوان بڵێن تەنها 10 دقەیە کە دیالۆگێکە لە نێوان موزیکی باڕۆکی ڕۆژئاوا و هەروەها جەستە و گزارشتی جەستەی ڕۆژهەڵاتی با بڵێن. ئەمە پرۆگرامی ئەم ڕۆمانە و سبەینێش خۆشبەختانە گروپێک لە کوردستانەوە ئامادەیە لە گەرمیانەوە هاتوون، ئەوانیش نمایشتێکیان هەیە. پاشان نمایشتێکی تر هەیە کە لە وڵاتی باڵێن ئەڵمانیا هاتووە. گرنگەکەی لەوایە کە ئێمە توانیمانە چەند هونەرمەندێک لە دەروی وڵات بۆکەینەوە تاوەکو ئاڵوگۆڕ دروست بێت تا بتوانین پرۆژەی داهاتوو بکەینەوە دروست بکەین. وەکو خۆتان نەزان ئێمە بەداخەوە هەرێکە کەوتوتە وڵاتێکەوە، بەڵام ئامانجی ئەم دیمانێ ئەوەیە کە ئەم هونەرمەندانە کاتەوە بتوان پرۆژەی پێکۆی بکەین. بەڵێ دکتۆرە نیگار، وەکو باس کرد جگەلەوەی کە ئەندامی بردی ئەم دیمانەیەیت وەرکشۆپێکیش ئامادە کردبوو. ئەم وەرکشۆپە بۆ کێ بوو و وەرکشۆپەکە چۆن بەڕێوەچوو و ناوڕۆکی وەرکشۆپەکە لەسەر چ بابەتێک بوو؟ بەڕاستی من لە زۆری وڵاتەکان کە وەرکشۆپ پێشکەشەکەم دەربارەی دەنگ چۆن ئەبێتە سەرچاوە بۆ جوڵەی جەستەت، چۆن دەنگت بەهێز دەکەیت، چۆن بتوانی لە ڕێگەی دەنگتەوە با بڵێن گزارش لە هەستەکان بکەیت و یاخود چۆن ڕستەیەک دەرەبڕیت. ئەتوانم بڵێم وەرکشۆپەکانی من بۆ هەموو کەسێکە، بۆ هەموو کەسێک کە ئارەزوومەندە کار لەسەر دەنگی خۆی بکات، دەنگی خۆی بەهێزکات، دەنگی خۆی پاکاتەوە. توانایی دەنگەکان ئەوەنە سنووردار نەکەین کە دەنگمان تەنها بۆ قسەکردنی ڕۆژانە بێت، بەڵکو
ئەو سنوورە تێپەڕێنێت هەر لە سەرەتاوتم کە با بڵێن بانکێشاکەن بۆ وەرکشۆپەکە تیا بنووسن کە ئەم وەرکشۆپە بۆ هەموو کەسێکە مەبەستمەوەی مەرج نییە ئەکتەر بێت وە یاخود گۆرانی پێش بێت وە یاخود بە شێوەیەکی گشتی هونەرمەند بێ نەکرد بۆ هەموو کەسێکە کە ئەیەوێت کار لەسەر دەستە و دێنی خۆی بکات خۆشبەختانە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی وەرکشۆپەکە بوو کاتێکی زۆر چڕ و پڕ بەبێ وەستان ئیشمان کرد و سبەینێش بەردەوامە بینکەیە. بەڵێ دکتۆر نیگار بایەخی ئەم جۆرە چالاکیانە بۆ شانووی کوردی چییە؟ ئێمە خۆی هەموو هەوڵێک هەموو چالاکیێک لە ڕاستیە سوودی ئەبێت بەڵام ئایا ئەو هەوڵانە چەندێک بەردەوام ئەبن لە بەردەوامی بەبەست ئەوە نیە کە ئێمەتر هەموو ساڵێک هەماشە دووبارە بکەینەوە یاخود ئێمە خۆمان دووبارە بکەین و کارەکانی خۆمان دووبارە بکەینەوە نە هەوڵەکان لەوایە کە ویاخود بەردەوامی لەوایە کە تۆ لەگەڵ ئەم بەردەوامێتە نەشوما بە کارەکانی خۆت بی نەشوما بە میتۆدی کارەکانی خۆت بی لە وەرکشۆپە و یاخود نمایشتە زۆر زۆر گرنگە کە بەردەوامی هەبێ لە هەوڵەکانە جارێک نەبێ و دوو جار و ئیتر سار بینەوە لێ و یاخود توانای ئەوەمان نەبێت تەنانەت لە بوارە مادیەکە بێت بۆمان چکە خۆتە زانی هەروە ئاسان نییە تۆ هۆڵێکە گری بۆ چەند ڕۆژێک میوان خزمەتی میوانەکەیت ئوتێلی بۆ ئەکەیت و یاخود توزام هەموو شتێک هاتوچۆی بۆ سەرفەکەیت ئەمانە هەمووی هاریکاری ئەوێ بەداخەوە هاریکاریەکەمان زۆر زۆر کەمە زیاتر ئەتوانم بڵێم کاکاروان خۆی بە شخصی ئەم شتێکی ڕۆتە سەرشانی خۆی بەڵام بێگومان ئێمەش درێخیمان نەکردوە بەپێی توانای خۆمان هەوڵمان ناوکە یارمەتی بین و پاڵپشتی بین سپاسی هەموو لایەکەکەم لێرە و حەزەکەم ڕەنگە بینەرانی دەرە و گویان زۆر لەمە نەبێت و یاخود فریان نەکۆن گویان لێ بێکە هاریکاری ئەم گروپە بکەن ئەتوانرێت هاریکاری ماگانە بکرێت کە ساڵانە پارەکە کۆ بکرێتەوە بتوانین ساڵی داهاتوو ئیشی باشتری پێ بکەین میوانی زیاتر بان بکەین و ئەو ئاڵوگۆڕش با بڵێن چڕ و پڕ بێتەوە. دکتۆر نیگار سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم.